لایەنە پەیوەنددارەکان و پۆلیس چۆن بە دوواداچوون بۆ زێدەڕۆیی دەکەن. هەر لیژنەیەک لە قایمقامێتی هەولێر پێک بهێنێت سەبارەت بە زێدەڕۆیەکانی سەر مڵک و ماڵی میری ئێمە ئەندامێک بین لەو لیژنەیە وەکو لایەنی جێبەجەکار هەستین بە ڕێکارە یاساییەکان. زێدەڕۆیی لە کەرتە جیاجیاکان لە چه ئاستێکدایە؟ ئەو کەسانی کە سەرپێچی بکەنە سەر تۆڕی کارەبا و سەر وزەی کارەبا ئەیان دێنێت دادگا. وەکو وەزارەتی کەوتوکاڵ و سەرچاوەکانی ئاو یاسایەک پێشکەش کراوە و هەنگاوی باشی بڕیوە بۆ چارەسەرکردنی ئەو زیادە ڕەویانە. تیمەکانمان دەستوڵاتر دەبن، ئەکتیڤتر دەبن بۆ بڕینی هەموو سەرپێچێکان. تاوانەکانی زێدەڕۆیی کامانن؟ ئەی یاسا و سزاکانی چی؟ ئەی ئەگەر تاوانە بۆ تەملیک دەکرێت؟ ئەمانە بابەتەکانی ئەمجارەمان لە کورسان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕادەگەینم من بژار دیلان. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان وەکو هەموو جارێک پێک هاتووە لە دکتۆر عیماد فەتاح پسپۆڕی یاسای تاوانەکان. هەروەها سەربەست مەولود جەمیل بەڕێوەبەری کاروباری یاسای دیوانی وەزارەتی شارەوانی بەخێربێنە. پێشەوەی بچین سەر بابەتەکە گفتوگۆی لەسەر بێن بە ئەو ڤیدیۆی بین بێکەوە اینجا گفتوگۆی لەسەر دەکەن. زێدەڕۆیی لەسەر ماڵی گشتی و مڵکی دەوڵەت یەکێکە لەو دیاردانە یاسایانەی کە هەموو کات لەلایەن حکوومەتەوە هەوڵی کۆنتڕۆڵکردن و بنبڕکردنی دراوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا زێدەڕۆیەکان هەرماون و بە شێوازێک کە لە چەندین بواری ژیاندا بوونیان هەیە، هەر لە سێکتەرەکانی کشتوکاڵ و ژینگە و ئاو و کارەبا و خاک و چەندین کەرتی دیکە کە کەسە سەرپێچیکارەکان بەپێ ڕەچاوکردنی پاراستنی مافی گشتی و گوێنەدانە پلانە استراتیژیەکان و ماستەر پلانەکان بەردەوام هەندێک کەس زێدەڕۆی لەسەر مڵکی دەوڵەت دەکەن. حکوومەتیش لە ڕێگەی جێبەجێکردنی یاساوە بە بەردەوامی هەوڵ دەدات پێش بە هەر سەرپێچی و زێدەڕۆیکردنێک بگرێت. لێرە لەگەڵ تیمی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر بە دوواداچوون بۆ کێشەی زێدەڕۆیی بۆ سەرزەوی کشتوکاڵی و ژینگە دەکەین کە لەلایەن چەندین پاڵاوگەی نایاساییەوە دەکرێن تا ئێستاش وەک مەترسی هەژمار دەکرێن. قایمقامی قەزای ناوەندی هەولێر بەم شێوازە باز لە لێپێچینەوەکان دەکات. ئێمە وەکو قایمقامێتی هەولێر لەبەرەوەی خۆتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دوو شەو بۆ سێ شەو بۆنێکی زۆر بێزار کرد، خەڵکی شاری هەولێری هەراسان کرد بۆ سەرچاوی ئەو بۆنەش هەر لە سەرتاوە ئێمە پێشبینی ئەوەمان کرد کە ئەو شوێنانەبی لەبەرەوەی تەجروبەی پێشتریشمان هەیە ساڵانی ڕابردوو کەوا ئەو بۆنە سەری هەڵدەدا. طبعاً هەمووی سەرچاوەکەی ئەو شوێنانەیەکەوە ئەو پاڵاوگانە پاڵاوگەی نایاساینە ئەو زەویانەی کە دەیبینن هەمووی زەوی کشتوکاڵیە کە زەوی کشتوکاڵیە دەبی بە بەمەستی کشتوکاڵی بەکاربێتن، بەڵام هەمووی گۆڕدراوە و ئەو پاڵاوگانەی لێ دروست کراوە لە سەری دروستکراوە بە تایبەت ئێستا ئەو ناوچەیە بەپیت و بەرەکەتترین ناوچەیە لە سنووری پارێزگای هەولێر لە ڕووی کشتوکاڵیەوە باشترین زەوی کشتوکاڵی لەو شوێنە بووە. سنووری ناحیەی شەمامک و گوێڕ و هەروەها ناحیەی قوشتە پەش زۆری لێیە، بەڵام کاتی ئەوە هاتووەکەوە ئەو پاڵاوگانە هەڵبگیرێتن. خۆی لە خۆیدا دانانی ئەو پاڵاوگانە سەرپێچیە لەسەر مڵکی دەوڵەت. ئێمە لەو لژنە باڵایی کە لە وەزارەتی ناوخۆ پێکاتوە نوێنەری کشتوکاڵیش تێدا، ئەوانیش دەبی ڕێکارەکانی خۆیان بگرنە بەر بۆ وەرگرتنەوەی ئەو زەویە کشتوکاڵیانە هەمووی زەوی کشتوکاڵیە. ئێستا خۆی لە خۆیدا زێدەڕۆیە. ئێمە بە پێی یاسای زێدەڕۆیی دەتوانین ئەو کەسانە کە بەو کارە هەڵساون سزا بدەن، هەمووی ئەوەی کە گرێبەستی هەیە یاخود ئەوەی کە تاپۆی هەیە با بڵێن بەشێکی تێدا هەیە ئەو وڵاتیانە دابەشیان کردیە پارچە پارچیان کردی و خەڵکی ئەو ناوچەیە فرۆشتیانە. بۆیە لە ڕووی یاساییەوە شتێکی نایاساییە ئەوە. تیمەکانی پۆلیسی شارەوانی وەک لایەنی جێبەجێکار بڕیاری لایەنە پەیوەندیدارەکان جێبەجێ دەکەن بە پشتبەستن بە چەند مادەیەکی یاسایی کە تایبەتن بە نەهێشتنی زێدەڕۆییەکان. هەر زێدەڕۆیەکە سەر بکرێتە سەر مڵک و ماڵی گشتی پێوترێت زێدەڕۆیی. زێدەڕۆیەکانش لە هەموو بوارەکانە ئەو سێکتەرانێکی ئەمە ئیشەکە لەسەرەکەین هەر لیژنەیەک لە قایمقامێتی هەولێر
پێک بهێنێت سەبارەت بە زیێدە ڕۆیەکانی سەر مڵک و ماڵی میری ئێمە ئەندامێک بین لەو لیژنەیە وەکو لایانی جێبەجەکار هەستین بە ڕێکارە یاساییەکان وەکو ئێستاش لە بەرچاوی جەنابتان ڕوونەوەی کە لەسەر پاڵاگەکان لیژنەیەک پێگەێنراوە ئێمە وەکو هێزێکی ئەمنی لە ناو لیژنیان لایانی جێبەجەکارین لەگەڵ برایانمان لە هێزەکانی زەرەبانی ئەو یاسایانی کە ئێستا یاسایەکمان لە بەردەسای یاسای ژمارە 3 ساڵی 2010 سەبارەت بەو زێدەڕانەکردنە سەر مڵک و ماڵی گشتی لەسەر ڕووی زەوی زار و خانوبەرەوە ئەوانە یاسایەکی زۆر باشە کە ئێستا لە پەرلەمانی کوردستان دەرچووە کاری پێکرێت ئێمە بە گوێرە و یاسایە ڕێکاری یاسایگرینە بەرامبەر هەر کەسێک کە زیێدەڕۆیی بکات و کە لەلایەن شارەوانی ڕێکارەکانی سەرەتایی بگرێتە بەر و دواتر بنووسراوی ئەمە قایمقامێت ئاگادارەکرێتەوە ئێمەش ڕوانی دادگایانەکەیت. لە یاسادا کەسانی زێدەڕووکار سزای تایبەتیان بۆ دانراوە. لێرەوە دەمانەوێت پرسیار لەبارەی شێوازی لێپێچینەوە یاساییەکان بکەین و دەپرسین ئایا ئەو کەسانەی زێدەڕوویەک دەکەن و ئەنجامی ڕەفتارەکەیان دەبێتە هۆی دروستبوونی ئەمرێکی واقع کە لە بەرژەوەندی کەسەکان دابێت لە ڕێگەی زێدەڕۆیەکەوە سودمەند دەبێت ئایا یاساکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسە و ڕەفتارە نایاساییەکاندا دەکەن هەر لەم بەرنامەیەوە دەپرسین دوایین پلانەکانی لایەنە پەیوەندیدارەکان چین بۆ بنبڕکردنی دیاردەی زێدەڕۆیی. سپاس بۆ لایەنە پەیوەندیدارەکان و پۆلیس دەستیان خۆش بێت. دکتۆر پێناسەیەکی زێدەڕۆییمان بۆ بکە و لەگەڵ جۆرەکانی زێدەڕۆیی. بدایەت پێم باشەکەوە ئەوە باسکەمکەوە یاسا بۆ ڕێخستنی مافەکانی تاکە کەسەکانی ناو کۆمەلگادایە. وا مافش بەپێی یاسا پێناسە کراوە پێناسەی زۆر جوانی بۆ کراوە کە دەڵێ بریتە لەو بەرژەوەندەیەکەوە یاسا ئاعترافی پێکردووە و پارێزگاری لێ دەکا هەموو تاکە کەسێکی ناو کۆمەلگا مافی ئەوەی هەیە خان و دروستکە باڵەخانە دروستکاتن بەڵام بەپێی ئەو شێوازە و بەپێی ئەوەی ئەو شێوازێکەوە یاسا ئاماژە پێداوە بۆیە لێرەدا ئەگەر هاتووە هەر هاوڵاتیەک مافی ئەوەی هەبوو کە خانوویەک یان باڵەخانەیەک یان هەر شتێک دروست کاتن دەبێت بەپێی ئەو سنوورێکەوە یاسا بۆی داناوە بەڵام ئەگەر لە سنووری مافەکەی خۆی لایدا لێرەدا ئەو کات یاسا پارێزگاری لێ ناکات بەڵکو دەبێتە تەجاوزێک لەسەر ئەم حاڵەتە بەپێی زۆربەی یاسایەکانکەوە لە کۆنەوە هەتا ئێستا لە عێراق بێت لە کوردستاندا ئاماژە پێکراوە هیچ بینایەک یان باڵەخانە یان هەر شتێک کە هاوڵاتی بۆی هەیەکەوە بیکات دەبێت یەکەم شت ئیجازەی هەبێتن واتە تەرخیسی هەبێتن ئەگەر ئەم تەرخیسی نەبێت کەواتە لێرەدا تەجاوز ڕوویداوە بۆیە لێرەدا تەجاوز لە خان و زەوی بابەتێکی زۆر گرنگ و حەیەویە چەندین ساڵە یاسا هەیە لە شێستەکانەوە لە عێراق یاسا هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بەڵام کەمتەرخەمی لە یاسایەکە و لە جێبەجێکردنی یاسایەکە بوویتە هۆی ئەوەی کەوە زیاتر تەجاوزات لە دروستکردنی خان و باڵەخانە یان شوێنی زراعی ڕوو بدات بەپێی یاسا ئێمە دەتوانین بڵێن چەند جۆرێک هەیە لە تەجاوزات کە ئێمە وەکو پسپۆرگ لە یاسای سزادان تەجاوز هەیە ئیجازەی دروستکردنی خانوو هەیە بەڵام بە پێچوانەی ئیجازەکە خانوویەک دروست دەکەیان باڵەخانەیەک دروست دەکات بۆ نمونە بۆی هەیە بەپێی ئیجازەکە باڵەخانەیەکی دەنوهۆمی دروستکە بەڵام هەڵدەستێت بە دروستکردنی بیزنهۆمی ئەمە دەبێتە جۆرێک لە تەجاوزات تەجاوز هەیە بۆ نمونە لەسەر ئەموالی دەوڵەت لەسەر موچی دەوڵەت ئەمە جۆرێکە لە تەجاوز هەیە لەسەر مولکی تاکە کەسەکان هاوڵاتی کەسێکی ئاساییە دەچی تەجاوزی لەسەر دەکاتن یاخود بەبێ ئیجازە و ببێت تەرخیسێک دەچێت بینایەک دروست دەکات یان خانوویەک دروست دەکات یاخود ئەو شێوازەی کەوە بۆی دانراوە ئیجازەکەی کەوە بۆ دەرکراوە پێی ئەم شێوە بۆ نمونە دەیەوێت باڵەخانەیەک دروستکات بەڵکو ئەو دەچێت شتێکی تر دروست دەکات ئەمە هەموو دەچێتە قالبی تەجاوزات و تەجاوزی سروشتی تەجاوزی سروشتیە بەڵێ چونکە ئەمە لە هەمی کارە ساترە چونکە ئەم شوێنێکی زراعیە کەوا دەبێت بە شێوازێکی زراعی بەکاربێت لێرەدا دەچێت مەسنەعەیەک یان مەسفایەک دروست دەکات کەوە زەرەرەکەی چەندین ئەزعافی لەسەر هاوڵاتەکاندا دەبێت لێرەدا پێویستە کەوە سزایکی زۆر قورس لەسەر ئەو حاڵاتانە بێت بۆ ئەوەی چونکە ئێمە هەدەف لە یاسا لەو یاسایە کە دەردەچێت دەبێت پێش هەموو شتێک ئێمە بزانین ئایا ئەم یاسایە ڕێژەی چارەسەرکردنی ئەم تاوانە یان ئەم تەجاوزاتە تا چەند چارەسەر دەکات
بۆیە هەر یاسادانەرێک کەەوە یاساکە دەردەکاتن دەبێت ئێمە مڕعات ئەم حاڵەتە بکەین چونکە لە هەموو وڵاتێک تجاوز فەرقی هەیە بۆ من ئێستا ئەگەر ئێمە وڵاتی مصر وەربگرین یان هەر وڵاتێکی خەلیجی وەرگین یاساکەی سزایشی زۆر قورسی لەسەر جێبەجێ دەکرێت لە کاتی ڕوخانی سەرۆکی مصر حوسنی مبارەک هەندێک هاوڵاتیان هەیان هەندێک بازرگان بە فرسەتیان زانی کەەوە باڵەخانەکەیان چەندین نهم زیادکەن واتە تجاوز لە فرسەت دەکرێت لە حاڵەتی ئەگەر هات و سیستەمی وڵات یان دەسەڵات بێهێز یان کێشێکی هەبوو یان زعیف بوو لێرەدا زۆر کەس با هەیە بە فرسەتگەڕێمەوە لە دکتۆر عیماد کاک سەربەست چی یاسایەک پەیڕەو دەکرێت بۆ ڕێگرتن لە زێدەڕۆیی لە کوردستان لە کاتی ئێستا سەرەتا دەستخۆشی لە جەنابەت دەکەم و لەو بابەتەی کاڵ بژاردە بۆ بەرنامەکەت لە کاتی ئێستادا ئەو یاسایە کە پەیڕەو دەکرێت یاسای پەرلەمانی کوردستانە یاسای ژمارە 3 ساڵی 2010 کە تایبەتە بە ڕێگری و لە زیادەڕۆیی و لادانی هەر زێدەڕۆیەک لەسەر زەویزاری مولکی دەوڵەت بکرێت لە هەرێمی کوردستان هەر لە بەپێی مادەی 5 یاساکە دیاری کردێ 11 حالەتی دیاری کردیا دەڵێ هەر ڕفتارێک یان هەر کارێک لەسەر زەویزاری دەوڵەت یان سەر مافێک لەو مافانە بکرێ بە زیادەڕۆی ئەژمار دەکرێت ئەگەر بە شەرتێک مۆڵەتی یاسایی نەبێت هەر وەکو دکتۆر باسی کرد هەموو شتێک دەبی سەرەتا بە مۆڵەتی یاسایی بێت ئەوجا باسی کردیا 11 شێوە ئەوەی زەوتکردنی و بەکارهێنانی زەویە گۆڕینی بەکارهێنانەوەکو باسی کرد هەڵکەندنی زەویە وەکو مەقع بەکاری دەینی زەوتکردنە غەسبی دەکا داگیرکردن بکانێ ئەوە شوراکردن ئەوانەیە وەکو زەوی کشت و کاڵیە شوورەی لێ دەکا و نالی بۆ بەرژەوەندی گشتی بەکار بێ پاوانە کە مەڕاعی دەکا یاخود وەکو زەوی بەردەڵانە گەشت و گوزاریش لەوانەیە هەبێت ئەو حالەتەی لەسەربی یان جیاکردنەوەی بە نایەسایی زەویەکە بۆ یەک مەبەست دیاری کراوە ئەوانەیە وەکو بە دۆنماتە بۆ وەستی کوشتکاڵیە دەدۆنما دەیکاتە بەشبەشی دەکات دۆنم یاخود کەمتریش لە وەکو بلۆکاتی سەکەنی بەکاری دەینی ئەوانە هەمووی ئەوە شتێدایە ئەو ئەرزی سەخری پێ دەڵێن ئەوە ئەرزی سەخری و پاوانیش ئێستا بەکار ئیستیغلال کرایە و دروستکردنی خان و یا بە پرۆژیان لەسەر دروستکردنی فرۆشتنی لەسەر نیێوانە ئەو خۆی پاوان لە بۆ خەڵکی دەوروبەر گوندەکە و دەوروبەری بەکاردێن لە بۆ هەموو کەسای وەکو مافێکی گشتیە مەرعا کە پێی دەڵێن بۆ مەڕ و ماڵات و ئەوە و هەروە سەخەریش عەقدیش هەیە لەسەر ناکرێ هەر لە زەرعا عەقدیش لەسەر زەوی سەخەری ناکەن سەخری مولکی گشتیە بەڵام لە زۆر وەلو ئەوانە بەڕاستی ئەوانەی کە ئێستا زیاتر باسمان کرد کە یاسایەکە بۆ هەموو مولکێکی میری دەرچووە چ لە داخل حدود سنووری شارەوانی بێت چ لە دەرەوەی سنووری شارەوانی بێت ئەم وەکو وەزارەی شارەوانی کە من وەکو نوێنەری وەزارەی شارەوانیم ئێمە زیاتر پەیوەندیمان بە ئەو زێدەڕوانی کە لەسەر زەویەکانی ناو سنووری شارەوانی دەکرێت پەیوەنددارن بەڵام لە بۆ زەویەکانی دەرەوەش ئێمە هەماهەنگین لە یاساکە باسی کردووە کە بەڵام کاک سەربەست مادام ئەو یاسا هەیە بۆ ئەو تەجاوزانە هەیە بڵێ ئەو یاسایە تاریخی بڵاوبوونەوە و پەیڕەوکردنی لە 13 2010 واتە دەتوانم ئەوەش بڵێم لە دوای بە تایبەتی لە دوای راپەڕین هەتا لە پێشی راپەڕینیش لە حکوومەتەکانی پێشتریش تاکە یاسا کە بەو عنوانە و کە تەنها باز لە ڕێگری و لادانی زیادەڕۆی بکە ئەو یاسایە دەرچووە لە لایەن پەرلەمانی کوردستان تایبەتمەندە لەبەرەوە یاسایەکانی پێشوو لەوانەیە لە یاسایەکانی با بڵێن یاسای چەند قەرارێک دەرچوو بوو لە پێشی راپەڕین 1970 هەیە یان قەراراتیکە هەتا لە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ساڵی 2005 ئەنێن یاسایەک دەرچوو بەدو بە زیادەڕۆیی بەڵام ئەو یاسایانە ئەو بڕیارە زیاتر تەملیکی متەجاوزینە بەڵام لە دوا مادەکانی ئەو یاسایانە ئاماژە بەوە کرایە هەر زێدەڕۆیەک لە دوای ئەم بەروارە بکرێ سزاکانی ئەوانەیە ئەوە دەتوانین تاکە یاسایە کە هەر لە سەرتاوە
تەنها باز لە ڕێگری و لادان دەکەن دەستەکان کاسایکی زۆر گرنگە. دکتۆر عیماد یاسای سزادانی عراقی چۆن مامەڵ دەکات لەگەڵ پێش بچێن سەر یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 ئێمە بابێن پێشەکی باسی گۆڕانکاری بەسەر نهاتوو پاش 69 هەموارە کراوە لە هەندێک حاڵەت هەموار کراوە بەڵام هەتا ئێستا ئێمە چەند یاسایەکمان هەیە دەربارەی تەجاوزات کە پێشتر هەوە پێش یاسای ساڵی 2010 یاسای ئیداری بەلەدیاتمان هەبوو بۆ هەرێمی کوردستانی ساڵی 1993 ژمارە 6 بوو کە ئەم جۆرە یاسایە زۆر ڕخنەی لێ دەگیرا سزایەکەی ئەسڵ وا بۆ غەرامە بوو یعنی هەر کەسێک بەهات بێت تەجاوزی کردبایە لێرەدا تەنها بە غەرامە چارەسەر دەکرا ئەگەر بێت و غەرامەی نەیدەتوانی غەرامە بدە ئەو کاتی حەبس دەکرا حبسەکەشی عقوبەتی یان سزایکی زۆر کەم بوو تێکدانی تێدا نەبوو ئەستەم بوو زۆر ئەستەم بوو بۆیە لێرەدا ئەگەر بێت باسی یاسایەکان بکەین یەکەم یاساکە هەبوو لە یاسای ئیداری بەلەدیاتی عراقی هەبوو کە لە ساڵ 1964 هەبوو اینجا حکومت پەرلەمانی کوردستان یاسایکی دەرکرد کە پێدەنێ یاسای ژمارە 6 ساڵی 1993 و ئاخری یاسای 2010 مان هەیە کە ئەمیش چەندین ڕخنەی لێگیراوە دەربارەی چکە سزایەکانی هیچ سزایەکی ڕادع نەبووە هیچ ڕێگری نەکردەوە بۆ ئەوەی تەجاوزاتەکان نەکرێتە لەلایەن هاوڵاتیانەوە یاسایەکی ترمان هەیە کە پێدەنێ یاسای ژمارە یاسای ساڵی 2013 تایبەتە بە ڕێگا گشتیەکان کە بەداخەوە لە زۆر شوێناندا دەبینن مارکێتێکە یان دوکانێکە نیوەی شەقامی گرتووە دەڵێەوە هی خۆمە نابینی سیارە ڕابگریان شتێک بکەیت کەمە بە پێچەوانەی ئەم یاسایە وە گەڕامەی زۆرش لە سەفەرز دەکرێت بەڵام ئەی ئەگەر هاتە دووبارەی کردەوە لێرەدا ئایا دەکرێت حەبس بکرێ یان نا دین ئاماژەی پێدەدەینەوە یاسایکی ترمان هەیە ژمارە چاری ساڵی 2010 کە تایبەتە بە ئینتاجی زراعی ئەگەر هاتوو جوتیارێک تەجاوزێکی کرد لێرەدا ئایا یاسا چۆن سزای ئەم جۆرە لە قانونی عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 69 هەندێک حاڵەت هەیە کەسێک مامەڵە بە هەندێک سەنەداتی زەوی و خان و باڵەخانە دەکات لێرەدا قانونی عێراقی کەوە لە کوردستاندا کارایە بە پێی مادە 456 سزای دەدا بەداخەوە سزایەکەی حەبسە حەبسش کەواتە لە 24 ساعات تاکو 5 ساڵە بەڵێ یعنی ئێمە وەکو هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە یاسایەکە سزایەکەی زۆر قورس بێت چونکە بۆ جۆرە سزایانە ناکرێت ئێمە ئەو تەجاوزە بنبڕ بکرێتن بەڵێ ئەگەر ئێمە سەیری سزایەکان بکەین سێ جۆرە سزامان هەیە لە قانونی عقوباتی عێراقی سزای بەدەنیمان هەیە کە بۆ نمونە وەکو ئیعدام و سزای لێسەندنەوەی مافی ئازادی هەیە وەکو سزن و حەبس و سزای مالیمان هەیە وەکو غەرامە مسادرە لە غەرامە ئێمە جۆرە سزایەکمان هەیە غەرام پێدەنێ غەرامەی نزبی غەرامەی نزبی چۆنە دادگا سەیری ئەو کەیسە دەکە ئەگەر هاتوو نزبەی زەرەردان چەند بوو ئەوەندە من دەتوانم غەرامە بەسەر سەرپێچەکەدا فەرز بکەم چکە کە ئێمە هەر دەنێن کە دەنێن سەرپێچی کار کەواتە ئەوە جۆرێکە لە تاوان چکە تاوان سێ بەشە جینایە هەیە جونحی هەیە مخالفە واتە سەرپێچی کەواتە ئەم جۆرەش پێویست ئەوە سزایەکی قورسی لەسەر جێبەجێ بکرێت جۆرەکانی تاوانی بەپێی قانونی 2010 کە ئێمە توانین ئاماژە پێ بدەین بریتە لە تەجاوز بدون تەرخیص و بینا بدون تەرخیص واتە دروستکردنی بەبێ تەرخیص و مخالفەی شروطی تەرخیص و تەجاوز لەسەر زەوی دەوڵەت کە ملکی دەوڵەتە زۆر جار پرسیار دروست دەبێت ئایا ئەگەر هاتوو بۆچی دەوڵەت دەتوانێت خانوویەک یان شوێنێک ئیستملاک بکە بەڵام هاوڵاتی بۆی نییە تەجاوز بکات لێرەدا دەوڵەت وەکو خاوەن سوڵتە و سیادە دەتوانێت شروطی خۆی بەسەر هاوڵاتاندا فەرز کاتن بەڵام مقابل ئەم حاڵەتە مقابلی بە هاوڵاتی دەدا هەندێک بۆ نمونە کاتی خۆی کە لە سەرقەڵات هەندێک هاوڵاتی هەندێک خێزاندا نیشتە جێبوون بەڵام کە حکومەت ئیستملاکی کرد شوێنێکیانی بۆ دابین کرد کەواتە لێرەدا ناتوانانی هاوڵاتی داوە ئەوە کە بڵێ منش بۆم هەیە تەجاوز بکەم حاڵەتی ئیستملاکە
خاڵێکی تر هەیە ئەگەر هاتو بۆ نمونەوەکو ئەو راپۆرتەی پۆلیس کە دەچێت بۆ ئەو شوێنێک کە تجاوز کراوە هاوڵاتی یان سەرپێچیکار بۆی نییە بەتوندی ڕەت بدا یان چەک بەکاربیێنی ناچێتە قالبی دیفاع شەرعی ئەم حاڵەتە چونکە لێرەدا ئەو خەتەرەکە هەیە خەتەرەکی مەشروعە کەواتە ئەگەر هاتو خاتارەکە غێر مەشروع بوو بۆت هەیە ئەو کاتەی وەڵام بدەیەوە. دەست خۆش دکتۆر هەر لەسەرەوەی ئاخری باس کرد با بزانم ئەو کۆسپوتەگەرانە چین لە بەڕێوەبردننی ئەو یاسایە. پێشەوەی بچمە سەر کۆسپوتەگەرەکان بەس تاقیبەن تێبینێک لەسەر قسەی کاک دکتۆری کە باسی یاسای ژمارە 6 سال نۆتوسێ کرد. یاسای ژمارە 6 سال نۆتوسێ تایبەت نەبوو بە ڕێگریکردن و یان لادانی تەجاوزات بەڵکو یاسای بەڕێوەبردننی شارەوانیەکانە ئەنی یاسای ئیداری بەرزیاوازی نەکرێت تێدایە کە دەڵێ مادەی چولەکەیە دەڵێ نابی هیچ بینایەک هیچ دروستکراوێک لە ناو سنووری شارەوانی دروست بکرێت بەبێ مۆڵەتی شارەوانی ئەوجە مەهمایە کۆن خانی بی بینایە دەوڵەت بی هەر شتێک بێ دەبێت لە ڕێگەی شارەوانی ئیجازە وەربگرێ ئەوجە بیکە. سەبارەت بە کۆسپوتەگەرەکان بەڕاستی ئەو یاسایە کە دەرچوو ئێستا کە دکتۆر باسی کرد ئەو یاسای ئێستا سزاکانی تێدا سزای باشن تاڕادەیەکی باش ئێستا زیادەڕۆیەکان بنبڕ بکرێت. بەڵێ ئەوەی کامە باز دەکەین ئەو یاسای لە کەینە دەرچووە لە 2010 پێش 2010 کە لە سەری تەطبیق نابی ئەوە حالەتە ئەوەی کە دکتۆر بازەکە بەڵام بابین تەمەشا بکەین ئایا کەی ئەمە دەتانین ئەو یاسای هەڵسەنگێنی بزانین باشیاننا لە دوای جێبەجێکردنەوە یاسای ئایا چ بوویان چی نەبووە چۆن جێبەجێ نەکراوە ئێستا جێبەجێکراوە ئێستا داتا و شتەکان لامە هەندێکیانم کە بەدەست گەیشتیان هەینە دەتوانین بزانین کە ئایا فەرقی کردووە جیاوازی کردووە دوای دەرچوونی یاسای لەگەڵ پێشتر بۆیە پاژەوەی ئەو یاسایە کە دەرچوو بەڕاستی کە وەکو حکوومەتی هەرێم گرنگجێکی تایبەتی پێدرا لەبەرەوەی بخۆتان دەزانن دیاردەی وەکو دیاردەیەکی لێ هاتبوو زێدەڕۆی تەمە زێدەڕۆیش خۆت بەس تایبەتمەند نییە بە شارێک لە شاریان بە وڵاتێک زیادەڕۆی لە هەموو وڵاتان هەیە لە زۆر جێشەیە هۆکاری خۆشی هەیە ئەوانەیە هۆکاری اقتصادیە هۆکاری سیاسیە هۆکاری ئیجتیماعیە ئەو دەبێتە هۆی دروستبوونی زێدەڕۆی یعنی لە پێش ڕاپەڕینیش لە کاتی حکوومەتی پێشوش و حکوومەتی مرکزیش تەجاوزات هەر هەبووە و زۆر جار یاساش بڕیاریش دەرچووە یاساش دەرچووە بەڵام هەر وەکو وتمان یاسایەکە دەرەچی قابل للتەنفیز ئەو یاسایە تا چەند دەتوانێت تەنفیز بی سوودی لێوەرگیرێ زۆر یاسا دەرچوو بەڵام بەشێکی زۆر کەم لە هەولێر ئەم باسی هەولێر بکەین سوودیان لەو یاسا و بڕیارانەی پێشتریش وەرگرت بۆ نمونە دوو کۆنترین گەرەکی هەولێر سەیداوە و تەیراوە لە 2005 تاپۆکران بەنسبەت حکوومەتی هەرێم چی کرد لە هەر دوای دەرچوونی یاسایەکە دوو جارێکم کۆنفرانسێکی بەست بە ئامادەبوونی وەزیری شارەوانی وەزیری ناوخۆ تایبەت بوو بە ئاسانکاری لە بۆ جێبەکەی ئەوسایە هەموو ڕئیس وحدە ئیداریەکان سەرۆکە ئێکارژێرەکان و هەموو لایەنە پەیوەنددارەکان دادوەرەکان و ئەنجومەی دادوەری و دادگا هەمووی داوت کران کە لەوێن دەرێ ئایا چۆن ئاسانکاری بکەن لەبەر ئەوەی ئەو یاسایەکە دەتوانین بەهۆی ئەو یاسایی ئەگەر بە تەواوی و هامانجی هەموو لایەنەکان جێبەجێ بکرێ دەتوانین تاڕادەیەکی زۆر باش کۆنتترۆلی دیاردەی زێدەڕۆیی بکەین ئەوە بوو لە 5 هەفتی 2010 ئەو کۆنفرانسە جێبەجێکرا و شتێکی زۆر باش بوو زۆربەی ئەوانەی لێ ئامادە بوون تقریبان ئەوەیان بۆیان ڕوون بووە کە چ دەکەن چ ناکەن و ئەو خەتەواتان و ئەو ڕێکارانەی کە لەو یاسایی هاتیە کۆن جێبەجێ بکەن. مثلا پێشماوێک من لە تەلەڤیزیۆن بینم خەڵک بوون مظاهرەیە کرد ئەیوت بۆ حکوومەت ڕێگا لە دەگرێ زێدەڕۆیی بکەن ئەو بیرکردنەوەی لە چیوە دروست بووە؟ ئەو یاسایەکی ڕێک و پێک ئامادە بەڵێ ئەو یاسایە بەڵام پێشتر هەر وەکو پێشتریش باسم کرد هەر بڕیارێکی دەردەچوو هەر یاساکی دەردەچوو ناونیشانی یاسایەکەی خاوەنکردنی ئەو زەویە زێدەڕۆیانەی کە زێدەڕۆیان لە سەکراوە یاخود ئەم زیاتر باسی وەکو خانووی نیشتە جێ دەکەم دیوە کێشەیەک نیە دەبێت ئەمریکی واقع ئەو زێدەڕۆیوانە بڵێ لەبەر وەکو واقع حالێک ڕووی دەدا
و حالەتە و دوو حالەتیش نەبوو لەوانەیە زۆر کات بەچوو باسمان کرد زروفی اقتصادی زروفی سیاسی منطقەی ناوچەکەی دکتۆر هەست ناکەوە هاندانێک بێت کە زیێدەڕۆی زیاتر بێ من وەکو ینی پسپۆرێک لە یاسا زۆر جا ڕخنم لەو یاسایەکی تێ 2010 چکە دەرێک کەمترین ینی سزایەکەی بریتێ لە بەندکردن بۆ ماوەی ساڵێک کەمتر نەبێت واتە لە ساڵێک کەمتر نەبێت بۆ 5 ساڵ دەڕواتن باشە لێرەدا لەوانەیە هاوڵاتێک ئامادەی هەبێت بڵێ من ئامادەمە ساڵێک بند بکرێن بەڵام ئەم تەجاوزەی کە کردومە لەوانە بە چەندین دەفتەر دۆلار قازانجێکی باش بکەم وانەیە کەوات ئەوش بۆ بریتە بووە لە تیجارەتێک بۆ نمونە ڕاستە لەوانە ئەو زیادڕێ ئەو تەجاوزاتە لا ببردرێ بەڵام لەوانە شار ئەو کاتەی زۆر قازانجی کردی بێتن ئەم حاڵەتەدا بۆیە بەڕای من کەوا دەبواە سزایەکەی بەلایکەم 5 ساڵ کەمتر نەبە ئەو کاتەی هاوڵاتیان سەرپێست تووشی غەرامەشی لەسرە بەڵێ غەرامەشی لەسرە بەڵام غەرامەکەشی زۆر نییە ئەو پەری با 15 میلیۆن 20 میلیۆن دینار بێتن لەوانە ئەم کەسە بە چەندین دەفتەر قازانجێکی زۆری کردی بێتن بەڵێ بەڵام لە قانونەکە لە مادە 4 ئاماژەی بە حاڵەتەکانی تەجاوز کردووە دەلی حاڵەتەکانی تەجاوز کاکسەرکرد ئاماژەی پێدا حاڵەتێک ناتوان لای بن ئەو تەجاوزە لێرەدا یەکەی کارژێری یان سەرۆکی شارەوانی ئینزارێکی پێدەدات بۆ لە ماوەی 24 سعات لە خلالی ئەو 24 سعات دەبی ئەو تەجاوزە لادات بەڵێ هۆشدارێکی پێدەدان دەبی خلالی 24 سعات ئەم تەجاوزە لا بدات بەڵام ئەگەر هاتوو حاڵەتێک ئەگەر هاتوو خودی خۆی شخصەکە تەجاوزەکەی کردبوو بێ ئەوەی شارەوانی یان یەکەی کارژێری ئەم حاڵەتانە بزانن کەشف نەبووە جارێ لێرەدا خودی خۆی سەرپێچی کار خەبەریان هەواڵ دەداتە شوێنی پەیوەند کە بڵێت مەسەلەن من تەجاوزێکم کردووە لێرەدا خلالی 15 ڕۆژ لێرە هیچ غەرامەکی نایەتە سەر کە بەخۆی تەجاوزادەکە لا دەدات بەڵام ئەگەر بەخۆی بە ئەنقەست تەجاوزادەکەی کردبی یەکسەر سەرۆکی یەکەی کارژێری ئینزارێکیان هۆشدارێک دەداتە سەرپێچی کار لە پاشان سەرۆکی یەکەی کارژێری یان سەرۆکی شارەوانی لە خلالی 48 کاتژمێر ئەمرێک دەردەکات فەرمانێک دەردەکات بە لابردنی ئەم تەجاوزە بەڵام دەڵێن هەر دەبێ محافظ قەرار لەسەر ئەو تێکدانە لە یاساکە دەڵێت سەرۆکی بەڵێ یەکەی کارژێری بۆ هەیە یان سەرۆکی شارەوانی باش دکتۆر ئەگەر مۆزەفێکی حکومەت ئاسانکاریەک بکات لێرەدا ئاماژەی پێداوە ئەوە سزاکەی چۆن دەبێت لێرەدا ئاماژەی بەوەش داوە هەندێک حاڵەت هەیە دەلالی هەیە دەلالی هەیە نێوەنگیری دەکات لە نێوان لە تەجاوزەکە ئەمەش سزای لەسرە و هەیە چکە لە یاسایەکەدا دەڵێ لێژنەك دروست دەکرێت ئەم لێژنەیە متابعە دەکات و ئەم لێژنەیە هەموو ساڵجارێک دەگۆدرێت بەڵێ دەگۆدرێت بۆ ئەوەی زیاتر حیادی و سربەخۆ کارەکانی خۆیان بکەن هیچ لانێک نەتوانێت تەسیری لەسەر بکاتن ئەگەر هاتووی ئەندامێک لە ئەندامەکانی لێژنەدا دەستی هەبوو لەو تەجاوزەدا یەکسەر بەپێی قانون سزا دەدرێت ئەو کاتێک بەپێی قانون عقوبات سزا دەدرێتن چونکە ئەوە ئیخلال بە وەزیفەی خۆی کردووە ئەگەر وەزیفەکەی نەبووە ئەو کاتی نەیدەتوانێت ئەم جۆرە حاڵەتە تەجاوزە ڕووی دابایە کەس سزا درراوە لەو مراقب بڵێ ئێستا کە باسی سزاکانی ئەو یاسایە دەکەین ئەو سزانەیە کە دانراوە بەڵام ئەو سزانەیە کە دانراوە یعنی مانای ئەوە نییە تو لێ دەگەڕێی تەجاوزەکە بمینێ و ئەو سزایانە ژەدێت تا وا هەز بکرێت کە ئامادەیە لە بەرامبەر ئەو سزایە کەمەیان ئەو غەرامەیە تەجاوزەکەی خۆی هەر بمینێتن بەڵکو دەڵێ لە مادەی 14 بڕگەی دوم دەرێ بڕیاریان حکومی دەرکرا و لە دادگا سەکارەکان بە ئازادکردنی یان بێتۆمەتکردنی نابەرزسارەتی شخصەکەش هیچ کار ناکاتە سەر لابردنی ئەوەکە کەواتە تامان ڕێکارەکان بیدایەت چۆنە تامان لە ڕێگەی مراقب ئەو چاودێر هەر لە یاسایەکەش تعریف کرا لە بیدایەت لە ڕێگەی چاودێرەکانی شارەوانی لە بۆ زەویەکانی داخل ناو سنوور شارەوانی و چاودێرەکانی وەکو فەرمانگەکانی تر وەکو کشت و کاڵ ئەوانش پێویستە چاودێری خۆیان هەبی و چاودێری زەویەکانی دەروی سنوور شارەکەن ئەوان سەرەتا هەر زێدەڕەوەیەکیان هەست پێ کرد دەبێکسەر ئاگاداری ئینزاری ئاگاداری نەکرد دەبی ئەنزاری بداتێ لای بدا لە هەمان کات ئاگاداری یەکەی کارژێری دەکات و ئاگاداری نوسخەشی داتە داواکاری گشتیش یەکەی کارژێری
ئەگەر بێت و لەو ماوەی کە بۆی دیاریکرا بوتسار کاتژمێرەکەی لای نەدا پێویستە لە دوای کۆتایی هاتنی ئەو بوتسار کاتژمێرە بە لە ماوەی 48 کاتژمێر لای بدا بە مەهەنجی لە نێوان بەلەدیە و یەکەی ئیداری بردننی شۆفەڵ و بە تێک بدە کەواتە من بڵێ تێبینیم هەیە لەسەرەوەی کە دەڵێن ئەو یاسایە لەوانەیە ئەوە چی ڕادع نەبێت یا بەرگر نەبێ بەڵام گفتوگۆی لەسەر دەکەین کاکسەر بەس باشتر ینی لەوەی قانون ئیداری بەلەدیات باشتر بوو بەڵام خاڵەکی ترش هەیە ئەو پاکێجە ببینین دکتۆر ژیان دەگەڕێنەوە مناقەشەی لەسەر دەکەین ئەو بابەتێک کە باسکە بەڵام بە ئەو پاکێجە ببینین کە لە کەرتە جیاوازەکان زێدە ڕۆی دەکرێت بێ کۆ ببینین بۆمانی باز دەکەن دوای گفتوگۆی لەسەر دەکەین زیاتر باشە فەرموو. سەپاسی و پێنجی ئەو وزەی کە لە هەرێمی کوردستان ئێمە بەرهەمێنین و دابەشەکەین سەرپێچی کراوەتە سەری واتە بە نایاسایی لەلایەن هاوبەشانەوە کە هەموو جۆرەکانی هاوبەشی تێدا بەکاردێت. وەزارەتی کارەبا جگە لەوەی کە بە تایبەتی بە پێی ئەو پلانە لە چارچێوەی کارنامەی کە وەزارەتی کارەبا هەیە بوو لە کابینەوەی نوێی حکوومەتی هەرێما ئەوە بوو کە بە ئەندازەی کارکردن لەسەر زیادکردنی بەرهەم و بەهێزکردنی تۆڕەکە کار لەسەر کۆنتترۆلی خواستکە و لەناو ئەو کۆنتترۆلی خواستیشە بەشێکی دیاری ئەو سەرپێچەیەکە باسمان کرد و هەڵمەتی بنبڕکردنی سەرپێچەکان دەستی پێکرد وەکو لایەنی عەمەلی و ئانی بەداخەوە بەهۆی بڵێنە و بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغی هاتچوانە ئیشەکانمان ڕاوەزا لەگەڵ دەستپێکردنەوەی داوامە جارێکی تر خۆمان ڕێخستەوە و دەستمان پێکردەوە. لە ڕاستیە سەرپێچەکان قسە زۆر خەڵاگرن قسان لەسەر بکەین جگە لەلایەنی خزمەت گوزاری کە بەداخەوە وزەیە بە ڕۆ ناکا بە هاوبەشەکانی تر لەلایەن کۆمەڵی هاوبەشەوە کە بەنایاسایی بەکاردێ لەلایەنی خزمەت گوزارێکەوە کەم و کورتی دروستەکە لایەنی ئابووری شەوە زیانشی گەورەیە بە وەکو ماڵی گشتی بۆیە ئێمە لێرە بەدواوە کاری جدی لەسەر دەکەین و ئیجراعاتی قانونیش جگە لە ئیجراعاتە ئیداری و با بڵێن مالێکەش ئەەکەین ئیجراعاتی قانونی ئەو کەسانی کە سەرپێچی بکەنە سەر تۆڕی کارەبا و سەر وزەی کارەبا ئەیان دێنە دادگا. ئێمە لە ساڵی 2012 ئامارێکمان کرد وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەپێی ئەو ئامارە نزیکەی 23,000 و نزیکەی 400 دۆنم زەوی کشتتوکالی و دارستان و پاوان و ڕێڕە ئاویەکان و ئەمانە هەمووی تەجاوزاتی لەسەر کراوە. بێگومان ئێستا دڵنیاین زۆر لەوە زیاترە ڕەنگە 4 ئەوەندەی ئەوە تەجاوزاتی لەسەر کرابێ. بە ئەگەر پۆڵێنی بکەین بەشی یەکەمی سەرپێچیەکان لەسەر زەوی پاوانە سەوی پاوان و لە وەرگایە دوای ئەوە زەوی کشتتوکالیە دوای ئەوی ڕێڕەوە ئاویەکانە قەراق ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکان دوای ئەوەش دارستانەکان وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو یاسایەک پێشکەش کراوە و هەنگاوی باشی بڕیوە بۆ چارەسەرکردنی ئەو زیادە ڕەویانە لە ئێستاشدا وەکو هەنگاوێکی تر کوژانەوەی زەوی کشتتوکالی بۆ پرۆژەکان تا ڕادەیەک ڕاگیراوە ئللا بۆ پرۆژێکی زۆر گرنگ دەبێ کە سوود و بەرژەوەندی گشتی و ئابووری ئەو وڵاتی تیابێ هەمووی ڕاگیراوە بە شێوەیەکی سنووردار کاری لەسەر دەکرێت. ئەو ڕائاوەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ لە هەموو لە بیرەکان و لە سەرچاوەکانی تر لە پرۆژەکانی ئاو نزیکەی 2 ملیۆن مەتر سێجایە ڕۆژانە لە وەرزی هاوینەکە باسی دەکەین. ئەو 2 ملیۆن مەتر سێجایەدا بەشی هاوڵاتیان دەکرێتن. ئەو 2 ملیۆن مەتر سێجای ئەگەر ئێمە بە شێوەیەکی ماتماتیکانە یان حسابیت دابەشی بکەن لەسەر هەموو کوردستان ئاوێکی یەکجار زۆرە پاش ئەوەی کە ئەو خەسائیرانی تەکنیکیە کە لێ دێتە دەرێ هەروە هەندێک خەسایری تر هەیە کە پێدەوتێت نان ڕەڤینی وۆتر ئەوانەی لێبێتە دەرێ ئەو ئاوەی دەمینێتەوە ئاوێکی یەکجار زۆرە.
لەگەڵ ئەوەدا دەبینین زۆر جار خەڵک لێرە و لێرە تووشی کێشەیەبی ئاوی دەبیتن ئاوی لەبەر ناچین هۆیەکەی چییە؟ هۆیەکەیەکت لەو خاڵانە ئەوەیە بەڕاستی تەجاوز دروست کراوە سەرپێچی کراوە لەسەر تۆڕەکانی ئاو سەرپێچەکانیشیان دەتوان بیکەین ئەویش بکەینە دوو بەش بەسێکی لەسەر هێڵە گەورەکان خۆی کراوە بەشێکی تریشیان کراوە لەسەر شەبەکانی داخلی ناو شار و شارۆچکان ئەوانەی ناو شار و شارۆچکانە لەسەر شەبەکانی داخلی ئەوەیە زۆر کەس هەستاوە بە ڕاکێشانی جگە لەو ئاوەی ڕەنگە بەخۆشی بە مخالف لۆ ماڵەوەی بردی ئاوێکی تریش لە بۆ باخچەکە پێش ماڵی ڕادەشێشیتن یعنی دوو جۆر تەجاوزی کردیە تەجاوزی چی گەورەتریشێ ئەویش لەسەر هێڵە سەرچیەکان ئاوڕێشەشاوە طبعا ئەوانە هەمووی کێشە دروست دەکاتن لە بۆ گشت بەڕێوەبەرایەتەکان لە هەرێمی کوردستان ئێمە بەردەوام تیمەکانمان هەیە تیمەکان لە هەموو بەڕێوەبەرایەتەکان لیژنێکی بە ناوی لیژنەی سەرپێچی ئەوانە بە دوو ئەو سەرپێچیانە دەگەڕێن بە قەدەری ئیمکان دەتوانن بچن بیدۆزنەوە هەروەها قەتعی بکەنەوە چارەسەری بکرێتەوە بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمە ئەوەیە یاسایەک ئێمە بەرزمان کردوتەوە لە ڕێگەی وەزارەتەوە چوتە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی کوردستانە یاسای پاراستنی تۆڕەکانی ئاوە فعلا ئەگەر ئەو یاسایە ئەکتیڤ بکرێتن يعني بکرێتە یاسا قراری لەسەر برێتن لەسەر لە پەرلەمانی کوردستان بێتەوە تیمەکانمان دەستوڵاتر دەبن ئەکتیڤتر دەبن بۆ بڕینی هەموو سەرپێچیەکان حتا چونکە لەو یاسایە مادەی غەڕامەشی تێدایە ئەوەی سەرپێچی بکاتن لە تۆڕەکانی ئاوە لە هەموو جۆرەکانیش ئایا تۆڕی بچووکە تۆڕی گەورەیە حتا لە سەرمەجاریە هیوادارین ئەو یاسایە کە بڕیاری لەسەر بێتن لە پەرلەمانی کوردستانی بەڕێز دەتوانین بڵێن زۆربەی زۆری ئەو کێشانەی هەیە پشت بە یاساکە پشت ئەستور دەبن بەڕێوەبەرایەتەکان سوپاس بۆ هەرسێ بەڕێزان دکتۆر یاسای لابرنی زەوی زێدەڕۆیی هەیە بۆ زەوی وزاری کشت و کاڵی لادێکان واتە زێدەڕۆیی جوتیاری پێڵاوە یاسایەک هەیە ژمارە 4 ساڵی 2008 کە پێدەین قانون حیمایە وەتنمەتی ئینتاجی زراعی لە مادە 8 و لە مادە 9 دووشتی ئاماژە پێداوە لە مادە 8 دەرێت تختص محكمة البداء بالنظر في قضايا التجاوز على الأراضي الزراعية والبساتين كواتا محكمة بداء ليردا مختص دەبێتن كواتا دەسەڵاتی دادگا بۆی هەیە لێرەدا فەستی ئەو نیزاعە یان حەسمی ئەو نیزاعە بکە لەما دەنۆ سزای بەسەر جوتیار دەسەپێنێت ئەگەر هاتوو تەجاوز بکە لە زەوی کشت و کاڵ سزایەکەشی چۆنە کە دەڵێن نابێت لە ساڵێک زیاتر بێتن و غەرامەکەی 750,000 دینارە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەگە بەراوردێک بکەین لە نێوان ئەو تەجاوزەی کە جوتیار دەیکا لەگەڵ ئەو تەجاوزەی کەوە لە ناو شارەکان دەکرێت پێویستە ئەو تەجاوزەی کە جوتیار دەیکا سزایەکەی کەمتر بێتن چونکە بەرژەوەندیەکە وا دەخوازێت ئینتاجی زراعیەکەی زیاتر دەبێت ببێتە هۆی تەجیعێک بۆ ئەو بەڵام ئەو تەجاوزەی کەوە لە ناو شارەکان دەکرێت بە دروستکردنی باڵەخانەیەک بە شێوەی تەجاوز ئەمە لێرەدا پێویستە زیزایەکەی زۆر قورستە ئاسانتر وەربگیرێتەوە بۆ حکومت ئاردەزرایەکە ئاسانتر وەربگیرێتەوە یان باڵەخانەیەک ناو شار باڵەخانەیەک کە بە تەجاوز کراوە حکومت وەری بگرێتەوە بەڵام ئەوەی کەوا ئینتاجی زراعیە جوتیار دەیکات هەم بۆ بەرهەمی ناوخۆ باشتر دەبێتن کەواتە ئێمە بۆچی سزایەتی توندی بەسەردا جێبەجێ بکەین بەڵکو ئێمە دەتوانین وەکو حکومەتی هەرێم سوودێکی زۆری لێ وەربگرین کردێتە بە مەسفایەک ئەو کاتە شتێکی ترە ئەو کاتە شتێکی ترە دەکرێت مەزرعەیەک ئەیش بە مەرجی خۆی بەڵێ دەبی یاسایەکە بە شێوازە مرد ئەگەر هاتو ئەم تەجاوزە تەنها لەسەر شتێکی زراعی بوو بەرهەمە زراعیەکان بوو ئەو هیچ کێشەکمان بە دروست نابێت بەڵام ئاماژی بە خاڵشتر دەدام ئێمە کە پێشتر قانون ئیداری بەلەدیاتمان هەبوو ئیساڵی 93 زۆر ڕخنەی کە لێ دەگیرا دەیوت وەزیری عادل بۆی هەیە محکەمەیەک دروست کاتن بەپێی بریاری مەجلیسی بەلەدیە باشە لێرەدا سەرۆکی شارەوانی ئەگەر خەریجی قانون بێتن دەبێتە حاکم کەواتە لێرەدا دوو دەسەڵات کەوا دەسەڵاتی قەزایی لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی تێکەڵ بوو زۆر چاکە بەڵام لە یاساکە لە مادەی دا هاتووە دەڵێ لە هەر پارێزگایەک دادگایەک دادمەزرێ و لە قەزاکانیش دادوەرێک دەستنیشان بکرێت ئەمە کراوە ئەوەی لە یاساکە باسی کردە لە مادەیدا بەپێی ئەو زانیاری وەرم گرتە تا ئێستا بڵین بە دادگایەکی تایبەتمەند لە سنتەری شارەکانتەوە کە دەڵێ لە شارەکان وەکو هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە وەکو دادگای تایبەت حاکمێکی تایبەت دانراوە بەڵام زانیاریم هەیە ئێستا لە شارەوانی سلێمانی بە ئەمە هەنجی
لەگەڵ دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی و دادگای کەتن ئەمانجا چیان کردێکەوە دادگایەکی تایبەتمەند دابنێن و تەنانەت وا بڕیاریان داوە کە دادوەرەکە لە ناو بینایی شارەوانی شوێنیان بۆ دابین بکەن بۆ ئەوەی ڕێکارەکانی هەڵگرتنی تەجاوز و زوو ئەگەیاندنی ئەو ئاگدارکردوانە زووتر ئەوەی بەڵام وابزانم ئەنجومەی دادوەری تۆزێک تێبینی هەبوو لەسەر ئەو ئیجرایی و تێبینی هەبوو نازانم گەیشتە چێ یەکێکە لە چارەسەرەکانەوە ئەوە کە دادگایکی تایبەتمەند دابدرێ بەڵام لە شارەکانی دی مەسەن ئێستا لە دهۆک ئەم بە کتابی ڕسمی ئەنجومەی دادوەری بە ناو حاکمێکی بەڕێزی دیاری کردووە دەستنیشان کردووە لە بۆ دیتنی کەیسەکانی تایبەت بە زێدەڕۆیی و لە هەولێریش هەروە هەموو ئەو دادوەرانەی دادگای لێکۆڵینەوەی تایبەت و ئاسانکاری وە سیفەی سرعەتیشان دایتە ئەو کەیسانێک کە لە زێدەڕۆیی دەڕوە ئەوەی ئەمن دەبینم لە بۆ ئەو یاسایی ئێستا بەعام کە باز بکەم هەمانجێکی زۆر باشەیە لە نێوان شارەوانی کە سەرەتای مراقیبەکان کە خەبەر دەدەن و فەرمانکانی دژ بە کوشتکاڵوانە لەگەڵ یەکە ئیداریەکان و پۆلیسی شارەوانی و قایمێتەکان و دواتر لەگەڵ دادگاکانیش تاڕادەیەکی زۆر باش هەمانجێکی باشەیە ئەوەش بووە ینی ئێستا و داتانەیە کە لۆم هاتیە مەسەن بە ئەرقام تەماشا دەکەم یعنی زۆر زێدەڕۆیان هەڵگرتیە زۆریان لادایە و لە هەندێک جێی بەهۆی ئەو یاسایی ئێستا دەتوانین بڵین زێدەڕۆیی نوێ نییە یعنی چەند حالەتێکەیە لەوانەیە خەڵکێکەیە ئیستیغلالی باشە لەو کاتی کەرنتینە چکە زێدەڕۆیی لە 1970 لە کاتی پشوو دەژێت لە کاتی کەرنتین قسم کرد لەگەڵ پۆلیسەوەتی زێدەڕۆیی کراوە لە کاتی کەرنتین ینی هاوڵاتیان ئەمە ناتوانین بەگشتی ئەوە بکەین بەڵام هەندێک لە هاوڵاتیان ئەوانی بەهرەوە کارێک بێ دانەوێت زێدەڕۆیەک بکەن ئەوەک بکەن تاڵەن هەوڵ دەدەن کاتی شیا و بدۆزنەوە کە چاوی چاودێریان لە سنە بێ دەوائیرەکان دەبن ئیترە و فترەی بەهۆی کەرنتین و قەدەغەیات و چۆ و هەروەها نەبوونی دەوامی ڕسمی لەوانەیە استیغلالی ئەوەکرای بەڵام ئەوەی کە من پرسییم لە زۆربەی شارەوانەکان وەکو گوتم ئەو یاسایە جێ خۆی گرتیە و تاڕادەیەکی زۆر بڕکرایەوە لەبەرەوە یاسایەکی نوێش دەرچووە لە بۆ تەملیک ئەوەش چارەسەری حالەتەکانی پێش دەکەن دکتۆر شتێکی ترم هەیە دەربارەی ئەو یاسایە مادێک هەیە دەڵێت تۆمەتبار ئەو کەسێک کە تەجاوز دەکات لە کاتی مەرحەلەی تەحقیقیان لە کاتی حکومدا تەوقیف دەکرێت و ئازاد ناکرێت بە هیچ شێوازێک هەتا ئەو تەجاوزە لا بدات یەک لە خاڵەکانێک کە بەهێزی یاسایەکەیە باڵێ یعنی ئەگەر ئێمە مقارانە بکەین نێوان یاسایەکانی پێشتر لەگەڵ ئەم یاسای ئێستا زۆر باشترە بەڵام دەبایە زۆر باشترش بێت چونکە ئێمە دەبێت کە یاسادانەر یاسایەک دادنێت دەبێت سەیری ڕێژەی ئەو تاوانە نەبکات کەەوە لە ناو کۆمەلگادا هەیە ئێستا لە کوردستاندا تەجاوز بە ڕێژەکی زۆر هەیە بۆیە کە دەبایە کە لە قانونەکەدا ئاماژە بۆ دەدەێت سزایەکەی لە ساڵێک کەمتر نەبێت باشە دەکرا بڕی مەسەنە سزایەکەی مەسەن بۆ 10 ساڵ بێت 5 ساڵ بۆ 10 ساڵ بێت ئەو کاتەکەی قورستر دەبێت مەجالیدا دوو بە مخالفەشدانە بەجون حیدانە کەواتە بەندکردنە باڵێ تا 5 ساڵ دەڕوا بەڵام کەس شخصش هەیە دەرێ من پێم زۆر ئەتیادیە کەفارەت بەردەبن کەفارە بەرنامەی باسم کرد ئەو مانای وە نییە کە تۆ ئەو غەرامە لە 5 میلیۆن تا 15 میلیۆن یان چەند یان ساڵێک بەندی دەکەی بەڵام ڕێگەی بدەیت تەجاوزەکە شەر ببینێ تەجاوزەکە دەگیرێت بەڵام لەبەرەوەی بەخۆی خەبەری نەدایە و بەخۆی هەڵی نەگرتیە ئەو پێت باشە مدیر بەلەدێ سەلاحەتی ئەوەی هەبێ تەجاوز تێک بدا چکە ئێستا و سەلاحەتیان نییە بازام ئێستا یەکەی کارگێری سەرۆکی یەکەی کارگێری لەگە سەرۆکی شارەوانی بۆیان هەیە بەڵام کەی پاش ئەوەی کەەوە ئینزار دەربکرێ ئینزارێکی خلالی 24 ساعت ئینزارێک دەردەکەن پرۆژەکەی تەواو کرد زووترەوە بدرێ بە لە خلالی 48 ساعتی دەبێت ئەو تەجاوزەتە لا بدرێ و دەبێت هەواڵ بدرێتە داواکاری گشتیش کەوا حاڵەتی وا هەیە ڕووی داوە و هێزی ناوخۆش دەبێت ئامادە بێت بۆ لابرنی ئەم تەجاوزە بەستەکان ڕۆژ کاک سەربەست ئێمە بەس باسی ئەومان کرد لە کاتی دەرچوونی ئەو یاسایە ئەی ئەو تەجاوزانەی پێش ئەو یاسای سەبارەت بەو تەجاوزانەی کە پێشی تاریخی ئەو دەرچوونی ئەو یاسایی بەرکارە بۆ ئەوان یاسایەکی
تر دەرچووە یاسای بە خاوەنکردنی زێدەڕۆیەکانی ناو سنووری شارەوانی ئەویش تایبەتە کە دەڵێن ناو سنووری شارەوانی ئەو یاسایە تایبەتە بە خاوەنکردنی ئەو زێدەڕۆنی کە بە شێوەی خانوو دروست کراوە لە بۆ ئەو کەسانی کە فعلەن لەو خانووە دانیشتە جێن و خانووەکەیان دروست کردووە و ئەوەش دەتوانم بڵێم ینی کە لە 2019 تاپانەوە یاسایە دەرچوو و ئێستا ڕێنماییشی تایبەتیشی لە بۆ دەرەچی لە ڕۆژانە لە وەزارەی شارەوانی ڕێنمایی لە بۆ جێبەجێکردنی ئاسانکاری ئەو یاسایی بەڵام لەو کات و ساتەی ئێستا کە دەرچووە پاش هەتا ڕێنمەکەش دەرەچی بەرەو هاتنی خەڵکەکە زۆر نییە لێ ئەم پێم خۆشە لێرە فرسەتەکە باسی بکەم یعنی زۆر جار بێزگەلەوەی ئەو یاسایە کە ویستی حکوومەتە بۆ ئەوەی یەکلایی ئەو بابەتەوە بە معلقی نەمێنێتەوە ئەو چێشی ئەو زێدەڕوانی ئێستا ئەمە یاسایەکمان دەرکردی ڕێگری دەکەین لەو تاریخەوە نایلین بەڵام ئەو زێدەڕوانی کە پێشتر هەیە چارەسەری بکە لە عین بەڵام سوودمەندی یەکەم لەو یاسایانە هاوڵاتیە مەسەن زۆر جار پاش چەند یاسای پێشتر دەرچوو چەند بڕیار دەرچوو بەشێکی زۆر کردی تاپۆی کردو ئێستا خاوەنی ملکی خۆیتی و سەنەتی خۆی هەیە و دەتانی بە وەکو ئەوەی فەرمی ئەوەی بکە بەڵام بەشەکمانەوە نهاتنەوە کاتی وەچی یاسایەکە ماوەیەکی هەیە بۆ جێبەجێکردن پاش یاسایەکەی دێن داوا دەکەن و ئیتر بەلێدێژ ناتوانێت ئەوە ماوەی بەسەرچووە گلەیی دەکا بەڵام ئێستا کە یاسایەک دەرچووە بۆ ئەوەی ئەو کێشانە نەمینێتەوە بچی ملکی خۆی تاپۆ بکە بە چەند ڕێکار و چەند مەرجێکەیە ئەو مەرجانە تەنفیزەکە یەکسەر لەسەری تاپۆ بۆیە من پێم باشە سەردانی یەکە کارژێرەکان کە ئێستا لوزانەکان تشکیل بوو لە هەموو شارەکان ئەوەی لەسەر ئاویشکراوە پرۆژە یاسایەک ئامادە ئێستا لە پەرلەمانە ئەو پرۆژە یاسایە دەربچی ئەوە چارەسەری سیکتەری ئاو دەکا ئەو زێدڕان لەسەر ئاو دەکرێ بەڵام وەکو باسم کرد زێدڕەوەکان تەنها مەسەلەن لایەن ئەوەی لە خانوونی شجەیە و داخل حدود شارەوانیە ئەوە ئێمە بەرپرسین وەکو بەلەدیە وەکو وەزاری شارەوانی و لەگەڵ ئەوانەی کە لە ئاو دەکرێت فەرمانگەی ئاوی سەربایی منە ئەوە هەموو یاسای خۆمان ئامادە کرد و ڕێنماییشمان دەرکردو بەڵام ئەوانەی دەرەوەی سنووری شارەوانی لایانی تریشەنە دەبی هەمە ئەوە بن وەکو کشتتوکاڵ وەکو دارایی ئەوانش زەویان هەیە کاکسەر بەسەری ئەگە باسی ئەوەشماوە پێ ئەو کارتانەی بە هەزاران کارت تەوزیعکرای خان و ئەرزوو شتیوە ئێستا ئەو مشکلتان بۆ دروست ناکە بۆ تاپۆ چکە زۆری هەیە کارت هەیە 20 فرۆشراوەتەوە سەبارەت بە کارتەکان بەڵێ ئەوەش کە یەک لە بابەتەکانە کە ئێستا پاش ئەوە لە دانیشتنی سەرۆکاتی ئەنجومەن لە 5 چەند بڕیارێکی و چەند ڕاستپاردەیەکی دەکرد یەک لەوانە تاپۆکردنی خان و زێدەڕۆیەکان کە ئەوەی لێ بکرێت کە زوو جێبەجێ بکرێت وەک گۆڕینی کارت لە بۆ سەنەت ئەو کارتانە کە دابشکرایە ئێستا شارەوانیەکان بەشێکی زۆری بە تایبەتی لە هەولێر و لە شارەوانیەکانی هەولێر دەستیان کردووە و گۆڕینی کارتەکان بەشێکی زۆریشان گۆڕیە یعنی ئێستا بەشێکی 6,000 کارت لە هەولێر تەواو ببوو 20,000 کارت لە بەڵێدیات تەواو بوو و لەو 6,000 دەتانم بڵم 180 بە ناویشکرایە بەڵام کە ئەوەی باز دەکەیت چەند دەستێکی کردی ئەوە نابتێت کێشە لە بۆ وەکو شارەوانی لەبەرەوەی تو ئەو کارتە داوە یاخود وەکو قەرەبووە ئەو کەسەی کە قەرەبووە ئەمە هەر بەناوی ئەو دەکەین چکە ئەو هۆکارێکی یەکەم ئەو کارتانی بدەنێ یان ئەو کەسێک کە وەکو تەرخان بۆی تەرخانکرە وەکو بەرەسی شەهیدە یان زیندانی سیاسیان فەرمانبەرێکە ئەتو دایتەوەی کە ئەو سیفەتەی هەیە ئەو کە فرۆشتی تۆ دوای ئەوەی بەناوی خۆی دەکا ئەو دەچیت لەوێت تەنازول لە بۆ تا ئاخر کەس دەکاوە کەواتە کێشەی بنێ دکتۆر باشترین چارەسەر بۆ تەجاوز چییە؟ باشین چارەسەر ئەوەیە کاک بژارکەوە ڕاستە یاسایەکە دەرچوە یاسای 2010 سزایەکەی دەڵێ نابی لە ساڵێک کەمتر بێتن پێشنیار دەکەم ئەوەیە لێژنەکە ئاکتیو بکرێ لێژنەکە کاری خۆی بە جوانی بکاتن و هەر سەرپێچیەک هەبێتن زوو خەبەر یان هەواڵ بدرێتە دەزگای پەیوەند بۆ ئەوەی ئەم تەجاوزە لا بدرێ ئەو کاتەی هەم هاوڵاتیان ناتوان کارەکانی خۆیان بەتاوی بکەن تەجاوزەکە بەتاوی بکات چونکە دەزانێت یەکسەر
دەبێتە هۆی لابردنی ئەم تەجاوزە و هەم دەبێتە هۆی دەگیرکردنی و سزادانی بە بەندکردن و هەم دەبێتە هۆی ئەوەی کەەوە غەرامەتی زۆرشی بێتە سەر. بەڵام وەکو پسپۆرێک لە یاسا پێمان باش بکە ئەم سزایە تونتر کرابایە بۆ ئەوەی تاکە کەس لەناو کۆمەلگات ڕەت دروست کات بۆ ئەوەی نەتوانێت جارێکی تر پەنا باتە بەر تەجاوزات. دەستەکان خۆش ئەی کاک سەربەست لەم ڕۆکەوە بەدواوە چۆن مامەڵە لەگەڵ ئەوانە دەکەنەوەی تەجاوز دەکەن. هەروەک باسم کرد لەو ڕۆ زۆر کەسەوە هەز دەکات کە تەملیک دەکرێت تەجاوز دەکات و پاشان ساڵی ئێمە لای تەملیک نەخێر ئێستا ئەو لۆژ باسم کرد گوتم پێم باشە خەڵکەکە بچێ ئەو تەجاوزاتی کە هەیتی وەکو خانوو ئەگەر وزارەتی کشتکاڵی یاسای خۆی دەرنابەنیبەت بێلا و زراعەکانیش پاشەینێ بچن بەبەر ئەو یاسایەوە بچن خانووەکانی خۆیان تاپۆ بکەن لەبەر ئەوەی پاشی ئەو یاسایە هەر کەسێک نەیتوانی بیسوول لە یاساگری هەمان ڕێکاری ئەو یاسای ڕێگری و لادانی لەسەر تەطبیق دەبی کەواتە بە پێی ئەو یاسایی دوای ئەوەی ئەو یاسایە کە دەرچووە هیچ نابێت زێدەڕۆییەک بکرێ و نابێت بمینێ یەکسەر دەبێت لا بدرێ کەواتە ئەگەر یاسایەکە کە وەکو خۆی هاتووە و ئەو هەمانجێی کە هەیە لە نێوان لایەنە پەیوەنددارەکانی وەکو شارەوانی وەکو یەکە ئیداریەکان و وەکو دادگاکان هەر وەکو ئێستا ئەو هەمانجا بێ دەتوانم بڵێم دەتوانین کۆنتترۆلی زێدەڕۆیی بکەین و بەدەگمەن دەمینێ و دەتوانێت زووتر کۆنتترۆل بکرێت کاک سەربەست ئەو تەجاوزانی ناو ئەو پرۆژانە کراوە پرۆژەی نیشتە جێبوونەوە مەسەن ئارزە هەیە بۆ سەوزایی دانراوە یان بۆ وەرزش دانراوە چۆ باڵەخانی پرۆژەکانی بەرهێنان جەنابەت باز دەکەن ئەوانە تەملیک دەکرێتن پرۆژەکانی بەرهێن ئەوەی پرۆژەکانی بەرهێن ئێستا یەک لە ڕاستپاردەکانی بڵێ یەک لە ڕاستپاردەکانی دانیشتنی پێنج ئەنجومەنی وەزیران بوو کە دەبێت بە زووترین کات ئەو یەکە نیشتە جیهانەی کە خەڵک چەندەها ساڵە پارەی خۆی دایە و لەوانەیە پارەکەشی تەواو کردی و قساتش تەواو کردیان بەڵام تا ئێستا یەکە نیشتەجیەکان بەناوی تۆمار نەکراوە ئەگەی تەجاوزەکانی کە لەناو ئێستا دێم ئێستا بڕیار درایە هەموو لوجان تشکیل کرایە لە نێوان بەلەدیە و بۆ بەرهێنان هەر لە بۆ بەرهێنانشدا دەنیشن هەموو بەرهێنەرەکان ئاگدارکەینەوە کە ئەو سایت پلانی کە بۆ پرۆژەکەیان تەقدیم کردیا تاوان سەرەتا سایت پلانش پێشکەش کردیا با بڵێن ئەو پرۆژەیە 100 یەکەی نیشتەجێ تێدایە مزگەوتێکی تێدا خەستخانەیەکی تێدا قوتابخانەیەکی تێدا چەند سەوزایەکی تێدا بڵێ بەڵام کە دێ ئەو سایت پلان لە واقع حال جێبەجێ دەکا ئەوەش هەر دەکا سەرپێچیە شوێنی سەوزایەکەی کردیتە ڕێز بلۆکەکی سەکەنی یاخود شوێنی مزگەوتەکەی کردیتە شتێکی تر بەڵام پێویستە ئەو شتانە هەمووی دراسە بکرێت لژنەکە ئەوانە هەموو ئاگداری کاتەوە نابێ دەبێ شتێک بێ واقع حال و نەخشەی پێشکەشکرا و مستەڵ یعنی یەک بێ ئەو ئەوە دەکرێت ئەگەنا لیجانیان پێکینە لە بۆ چارەسەرکردی ئەو کێشانش بۆ بتوانن بە زووترین کات و کاری باشیان کردیەوە فۆرمیان تەوزیع کردێت لە نێوان و بەرهێنەرەکان کە بێن هەر کەسە معلوماتی خۆی بینی و بۆ ئێوانیش بتوانن تاپ بکەن دەستان خۆش پرسیارم زۆرمە بۆ چکە بەڕاستی بابەتێکی زۆر دەوڵەمەندە ڕاستە بەڵام کاتمان نەما زۆر سپاسان دەکەم سپاس بۆ ستافی پرۆگرام شەوێکی شاد